ئیمامی شافعی ڕەحمەتی خوای لێبێت چەند ئامۆژگاریەکی زۆر جوانمان دەکات بە ئومێدی ئەوەی ئینشاڵڵا سوود و قازانجی بۆ هەموو لایەکمان هەبێت. دەفەرمێت تزود من التقوى فإنك لا تدري إذا جن ليل هل تعيش إلى الفجر. أي مسلمان توێشوو بۆ قیامەتت ئامادە بکە، چونکە تۆ نازانی شەوت کردەوە حتا بەیانی ئەژیت یا ناژیت. کاتێکە شەوت بەسەرا هات تۆ دڵنیان لی لەوە کە هەتا بەیانی ئەژیت یا ناژیت، کەواتە تەقوای خوا بکە. توێشووێک بۆ قەبر و قیامەتی خۆت ئامادە بکە، چونکە لەوانەیە شەو بخەوی و بەیانی هەڵنەسیت. ئەم بوو مەبەرزەی چەند ڕۆژەی پێشوو ڕوویدا، دەیە هەزار کەس مردن خوا بە شەهیدیان قبول کات مسلمانەکان. تەماشا دەکەی ئەمانە هەفتەی پێشوو ئەم کاتە ئەو 15,000 چەند هەزارە زیاتر کە ڕۆژانە زیاد ئەکات، هەفتەی پێشوو ئەمڕۆ جومعە پیانە بوو تا ئێوە هەفتەیەتر لەسەر زەوی نین گاڵتەیان پێکردی. شەو خەوتن بەڵام خانەکە ڕووخا بەسەریانە، ماڵ ڕووخا بەسەریانە. تزود من التقوى فإنك لا تدري إذا جن ليل هل تعيش إلى الفجر. کەواتە ئاگادار بین لەوانەیە هەتا بەیانی ئێمە نەژین، شەومان کردەوە لەوانەیە بەیانی نەکەینەوە. ئیمامی عەبدوڵڵای کوڕی عومەر ڕەزای خوای لێبێ دەفەرمێ ئەگەر بەیانیت کردەوە بە تەمای ئێوارە مەبە، ئەگەر ئێوارەت کردەوە بە تەمای بەیانی مەبە. ئەوانەی کە کەوتنە ژێر خانۆکانەوە بە تەما بوون بەیانی وابکەن و کۆمەڵی پیلانیان هەبوو، بەڵام کاتێکیان زانی خان و ڕووخا بەسەریانە، کۆشک و تەرارەکانیان ڕووخا بەسەریانە، بە تەمای مردنیش نەبوون. خوا دەزانێ ئێمەش مەسیری ئێمە و سەرنجامی ئێمە چۆن دەبێت. کەواتە ئەمڕۆ هەوڵێک بدە، لەوانەیە ئەمڕۆ بێگومان بۆ هەندێک کەس ئاخر ڕۆژی ژیانێتی، بۆ هەندێک کەس ئەم شەو کۆتا شەوێتی لە دنیادا. ئەو کاتێک کە ئێمە خۆڵەکەین بەسەر خۆشەویستەکانی خۆماندا کە وەکو ئێمە دەژیان، ئەو کاتە دڵنیا دەبینەوە ئەم دنیاە هیچی تا بەسەر نییە، هیچ قیمەتێکی نییە. چەند کەسە بوو دوێنێ وەکو ئێمە دەسۆڕانەوە ئێستا لە ژێر خۆڵدان، خوالیان خۆش بێت. کەواتە ژیان متمانەی نییە. مەڵێ باسی مردنەکەمان ترسێنی، ئەبێ بترسی، چونکە خوای گەورە خۆی دەفەرمێ سوێن بە گەورەی خۆم، ئەوەی لێم نەترسی ترسێنم لە قیامەت. ئەبێ بترسی لە خوا، ئەبێ بترسی لە پاداشتی ئەوەی کە پاداشتی خراپ وەرگری، جەزای خراپ وەرگری لە قیامەتە. مردن سیقەی نییە، بە لەش ساغی بە نەخۆشی نییە. کەواتە ئەوانەی کە دوێنێ لەسەر زەوی بوون، هەفتەی پێشوو لەسەر زەوی بوون، وایان دەزانی مردن لەوان دوورە. زۆر بەیان مردن بەبێ ئەوەی کە نوێژ بکەن، بەبێ ئەوەی عیبادەتی خوا بکەن، بەبێ ئەوەی خۆیان ئامادەکەن بۆ قەبر و قیامەتیان. بەڵام مردن خۆت ئامادە ئەکەی، خۆت ئامادە ناکەی، تەقوای خوا ئەکەی، تەقوای خوا ناکەی، خراپە ئەکەی، چاکە ئەکەی، ئەبێ هەر بمری لە کاتی خۆیدا. کەواتە شتێک ئامادەکە بۆ قەبر و قیامەتی خۆت، چونکە لەوانەیە شەو بکەینەوە ڕۆژ مردە بێتین، ڕۆژ بکەینەوە شەو جەنازە بین. کەواتە ئاگاداری ئەو خاڵە بین، بە ئیزنی خوا خۆمان ماندووکەین بۆ قەبر و قیامەتی خۆمان، چونکە مردن زۆر لێمان نزیکە، کوتۆ پڕ بۆمان دێت.